دوعاء زۆر زۆر گرنگە، زۆر یعنی زۆر شتێ ئێمە خوای تەعالا تاقیمانەکاتەوە لە ژیانە بۆ ئەوەی دوعا بکەین، بۆ ئەوەی لە خوای پەروەردگار بپارڕینەوە. بە تایبەت ئێمە بەرەو ڕەمەزانە چین ئینشاءالله تەعالا، و لەناو ئاەتەکانی ڕەمەزانە و ڕۆژوو ڕەمەزان کە سوورەتی بەقەرە با بڵێن لە ئاەتی 186 خوای پەروەردگار ئەفەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان. يعني ئەگەر عەبدەکانم پرسیاریان لێ کردی، ئەگەر پرسیاریان لێ کردی دەربارەی من ئەی محەممەد صلى الله عليه وسلم، تۆش پێیان بڵێ من زۆر نزیکم لێیانەوە، هەر کاتی ئەوان داوا بکەن من وەڵامیان ئەدەمەوە. بەڵام دوعا شەرت و مەرجی هەیە. بۆ نمونە پێویستە نانت حەڵال بێ، بۆ نمونە پێویستە خواردن و خواردنەوەت حەڵال بێ، جلوبەرگت حەڵال بێ، پێویستە ئەسبابەکانی بگریتە بەر کاتێ یعنی هەوڵ بدەی هەندێ و کاتێ زیاتر دوعاتیایە قبوڵە بێ ئەو کاتانە دوعا بکەی. بۆ نمونە دەست بەرزۆکردنەوە لە دوعایە، بۆ نمونە الحەمدولله کردن پاشان سڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سەرەتاوە. بۆ نمونە هەندێک کاتێ دوعای تیا گیرا ئەبێ، بۆ نمونە وەکو کاتێک تو بە ڕۆژووی، کاتی شەو نوێژی، هەندێک کاتێ لەکەیە استغلالی بکەی ئەو کاتانە لە حەجی لە عومرەی، ئەو کاتانە زۆر فرسەتە کەوا تۆ داوا لە خوای پەروەردگار بکەی و ئینشاءالله دوعاکانت گیرە ئەبێ. من لەسەر وەرگرتنی دوعا و گیرابوونی دوعا بەسەر هاتم زۆر لەلایە هی خەڵکی کە و کە چۆن خوای پەروەردگار دوعاکانیانی قبول کردیە لە پێغەمبەران، لە پیاوچاکان، لە ئەولیاکان، لە هەموو سەردەم و زەمانێکان، لە زەمانەکانی پێشوو لە زەمانی ئێسەی خۆشمان. بۆ نمونە ئێمە من لە ساڵی 92 خوای پەروەردگار ڕەحمان پێ بکە هاوسەرگیریم کرد، هەتا وەکو ساڵی 97 ئێمە مناڵمان ناوە و هۆکاریشی ڕاستی لایەنی پزیشکیەوە هیچ هۆکارێکی وان نەبوو بۆ ئەوەی کە مناڵمان نەبێ. بڕیارماندا من و خێزانم ئەو کاتە دەستمان کردە دوعاکردن و بە تایبەت شەوان هەڵ ئاساین و شەو نوێژیمان ئەکرد و ئەو دوعایانمانە کرد کە پێغەمبەرەکان کردویانە پێشووتر. پێغەمبەر زەکەریا کاتێک پێغەمبەر زەکەریا ئەبینێت مەریەم خوای پەروەردگار ئەم کچە پاکە خوای تەعالا چۆن بەو گەنجێتیە خوای تەعالا کەراماتی پێدا، میوەی هاوینی لە زستانە بۆ ئەهێنێت. کاتێ پرسیاری لێکا ئەڵێ ئەمەد لەکوێ بوو؟ ئەنا لەکی هذا؟ قالت هو من عند الله إن الله يرزق من يشاء بغير حساب. ئەمە لەلایەن خواوەیە، خوای تەعالا هەر کەسێک بێوێ خوای تەعالا ڕزقیەدا لە هەر کاتێکا بەبێ حیساب. ئەلەو کاتانە خۆشەویستەکانم پێغەمبەر زەکەریا استغلالی ئەو موقفە ئەکات، یعنی مەریەم خوای پەروەردگار بەو شێوە ڕزقیەدا، ڕزقێکی عەجیب و غەریب. ئەلەوێ ئەڵێ هونالیکە دەعا زەکەریا ڕەبە. ئەو کاتانە زەکەریا داوا لە خوای پەروەردگار ئەکا و ئەپاڕێتەوە ئەڵێ پەروەردگار ربي لا تذرني فردا وأنت خير الوارثين. يا دواك الله يا ربي
دوای ئەوەی کە من تەمەنم گەیشتە ئەم حەدە بێئومێد نیم کە پیرە بێ، ینی تەمەن خێزانەکەشی پیرێژنە و نەزۆکی شۆ مناڵیشی نابێ، بێئومێد نابم لە ڕەحمەتی تۆ، بێئومێد نابم لە ڕەحمەتی تۆ. یا ڕەبی خوایە ڕزقمان پێ بدەی، مناڵێکمان پێ بدەی. ئێمە ئەو دوعایانەمان ئەکرد بە تایبەت ڕەبی لا تەذەرنی فەردەن وأنت خير الوارثين. بتايبت كاتيك حتى كاتيلك هي كاتي باران أباري لكاتك خلق بي أميد بوا، يعني لو كاتانا استغلالي أو بكو لو كاتانا فرصة شتا قورة كان ببيني دستاتي قورة إخوة ببيني، ولو كاتشتو أو بفرصة بزاني بلي يا ربي إخوة تو دواي أو أم عالمة بي أميد بو لباران تو باراني رحمتك بو باران دين ربي إخوة منیش بێ ئومێد مەکە و مناڵی ساڵحم پێکەرم بکە. ئەگەر نەخۆشیەک شمەیە خوایە شیفای بدە، ینی شیفام بدە. یعنی بەم شێوە دوعا بکە ئینسان بپارێتەوە لە خوای پەروەردگار، ئینشاء الله دڵنیا بن خوای تەعالا وەڵامی دوعاکانتان ئەداتەوە. دڵنیا بین هەمومان من ئێوە هەموو مسلمانان ئەبێ ئەوە بزانین کە خوای پەروەردگار وەڵامی دوعاکانمان ئەداتەوە، بەس گرنگ ئەوەیە کەوا ئێمە بزانین چۆن دوعاکەین، بزانین چۆن دوعاکەین، بۆ کارەکانی وەرگرتنی دوعا بگرینە بەر. شەریک بە خوا قەرار نەدەین لە دوعایە، نەڕۆین لە غەیری خوا بپارڕێینەوە. خوا خالقە، خوا خاوەنی هەموو شتەکانە، ڕازی نابێت لە غەیری ئەو بپارڕێتەوە و داوا بکەین. ئینشاء الله هەوڵدەن لە خۆتانە و هەروەها ئەو کەسانیشی کە ئەیناسن نەسیحەتیان بکەن کەوا لە کاتی مناسبە دوعا بکەن و ئەسبابەکانیشی بگرنە بەر و بێ ئومێد نەبن. ئینشاء الله خوای پەروەردگار وەڵامی دوعاکانتان ئەداتەوە.